تەشتیفێنانی ئەوان بۆ پێزانین بوو بۆ کاری کارمەندانمان بە تایبەت لە دۆخی کۆرۆنایە کە هەم دەوامیان بە بەردەوامی کردووە و هەم ئاستی خزمەتگوزاریەکانیان بەو شێوەی پێویستە بۆ ماڵەکانی مناڵان و بە ساڵاتچوان و داڵدەدان هێشتۆتەوە. هاتنی ئەوان لە ڕووی معنەویەوە بەڕاستی خەڵاتێکی گەورەیە بۆ ئێمە سپاسیانەکەین لەگەڵ ئەوەشا کە کێشە و گرفتەکانمان ئەزانن و هیوادارین لە ڕێگەی وەسیلەی خۆیانەوە لە پەرلەمان داکۆکی لێ بکەن و ئەو کێشە و گرفتانەی کە هەن لە جۆری خزمەتگوزاریەکان کە ئەبنە هۆی باشترکردنیان بیگەیانن. ئەمە پێمان خۆش بوو لە نزیکەوە هەم سەردانیان بکەم دەستخۆشی لەم ستافە بەڕێزە تایبەت لە جەنابی مامۆستا عومەر و ستافەمان دوونە ناسەکەی ئێمەمانەوێت شایەتی ئەوە بدەین هەموو کاتێکەوان بەڕاستی لە بارودۆخێکی ناسایی کاتی کۆڕۆناش هەموو ستافە بەڕێزەکەی و جەنابی مامۆستا عومەر هەر کات و ساتێکەمە وەکو لیژنە لەو کاتە ناهەموارەشدا لە کاتێکا کە مەترسێکی زۆر لەسەر تەندروستی خەڵک بۆ ئەو لێرەدا ئیسپات و جوودیە کرد و دەوامی کرد و خزمەتی بە هەموو خانە کۆمەڵایەتیەکان دەگانێ ئێمە لێرە حەزماکرێم سەردانیان بکەین هەم دەستخۆشیان لێ بکەین هەمیش وەکو وەفایەک بەڕاستی گوێ لە مەعانات و ئازارەکانیان بگرین.